تا وەک لە هەواڵەکەش و هەم لە راپۆرتەکەش ئاماژەمان پێکرد ئەو بەرزبوونەوە بەرچاوی کڕێنی خانوبەرە یاخود مڵک یاخود یەکەی نیشتەجەبوون لەلایەن هاوڵاتیانی عێراقیەوە بە ڕێژەیەکی ئەوەندە بەرز و بەرچاو بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ سپاس بۆ بەڕێستان بۆ تەوەرەکەتان لە دوای ساڵەکانی 2000 کە وڵاتی تورکیا بە قەیرانی ئابووریدا تێتە بەڕێ پلان و کارەکانی لەسەرەوە کرد کە چۆن بتوانێت نێڵێت زیاتر ئابووری ئەوەنێکێدا بخێت. یەکێک لەو شتانێک کە بیری لێکردەوە فرۆشتنی مولکەکانێتی بە هاوڵاتیانی بیان یەکێکیش لەوانە کە هاوڵاتی عێراقیە. ئێمەش بە پێی شوێنەکەمان کە نزیکین لە وڵاتی تورکیا و کەلتورمان نزیکە و زۆر تێکەڵاوین و نزیکین لە وڵاتی تورکیاوە هاوڵاتیانی عێراقی ژۆک وڵاتانی کە هەوڵی ئەوەی داوە کە لەوێ یەکەیەکی نیشتەجێبوون بکرێ ئایا ئەمە بۆ کارەکەی وای لەکات یان بۆ سەبەبی گەشت و گوزاریە دەچێتە ئەوێ یان بۆ دانیشتنی خۆیەتی یان بۆ کڕینە و دایانێ لەوێک و مافێکی پارەکەم بەسراوە. دووەمیشان لەسەر ئەم کڕینی ئەم مڵکە هەندێک جا دەبێتە خاوەنداری مافی مانەوەی پێدەن کە پێڵن ئۆترمە ئیزن لەوێ ئەتوانێت دانیشتێ و هەنێکیشان ئەگەر بڕی ئەو شوێنانێکی دەیکڕن جاران بەپێی 250,000 دلار بوو ئەتوانێت جنسی تورکی پێوەگرێت. ئێستا هەتاوای لێ کردو لە 100,000 دلارەوە کە یەکێک خاوەنی شوقەیەک بێ یان خانوویەک بێ بکرێت لەمە بە بڕی 100,000 دلار جنسی تووشیشی پێدا. ئەمانە هەمووی هۆکارن کەوا دەکەن خەڵکی ئێمەش و خەڵکی هەرێمی کوردستانیش لە وڵاتە ئەو پارانی کە پیانە بیان بۆ بەڵێ کاگاتا پێت وانێ هۆکارێکی تر بۆ کڕینی یەکەی نیشتەجەبوون لە تورکیا ئەوە بێت کە هاوڵاتیانی عێراقی هەمیشە حەزی گەشتکردنیان بۆ ئەو وڵاتە هەیە یاخود هاوسێبوونمان لەگەڵ ئەو وڵاتەیە هۆکارێک بێ بۆ ئەوی کە عێراقیەکان بتوانن یەکەی نیشتەجەبوون لە وڵاتە بکڕن؟ بەڵێ من ئەرزم کردی خۆی هاوڵاتیانی عێراق بە گشتی و کوردستانیش بە تایبەتی حەزیان لە گەشت و گوزارە و لە چونە دەرەوەی و نزیکی وڵاتی تورکیاش و هاوسنووری ئێمە لەگەڵ تورکیادا وڵاتێکی موسڵمانە وەکو ئێمەشە ئەمە زیاتر وای کردو لە خەڵکی هەرێم و لە خەڵکی عێراقیش کە وەکو وڵاتانی کە هەنگاو بنێن و بچن لەوێ ئەو مڵکانە بکڕن. بەڵێ کاکەتا دۆخی ئەمنی و هەروەها دۆخی سیاسی لە عێراقدا لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا هەتا چۆن بووە بۆ ئەوەی کە هۆکار بێ عێراقیەکان ڕوولەوە بکەن یەکەی نیشتەجێبوون لە تورکیا بکڕن؟ وەکو خۆتانی بن لە ساڵی 2014 کە شەڕی داعش هاو سەپێنرا بەسەر عێراق و نزیکیش بوو لە هەرێمی کوردستان و ئەمانێکە بوو لەو سەبەبانی کە زیاتر وای کرد کە خەڵکانێکی ئەو مەنتیقە بە تایبەتی دەوڵەمەنەکانی شاری مووسڵ و ئەمانە و حتا دوهۆک و دیاربەک زاخۆ ئەمانێش ڕووکەن ئەو وڵاتە و هاوشێوەی ئەوان دانیشتوانی شاری سلێمانی هەولێرش بە هەماشێوە ڕویان کردوێتە ئەو وڵاتە و شوێنی تایبەتی خۆیان کڕیوە هەریەک هیوایە شوقی کردوەوە ئیمارەی کردوەوە ئەپارتمانی کردووە و لێوە دایناوە بۆ تەمینێکی خۆی. کاگەتا تورکیا هەتا چەند توانیوێتی لە ڕێگەی فرۆشتنی ئەم یەکەی نیشتەجێبوانەوە بتوانێت کە دۆخی ئابووری لاوازی خۆی چۆن ئەڵێیت ئاسانکاریەک بکا بۆ ئەو دۆخی کە ئێستا ڕوبەڕووی بۆتەوە لەلایەنی ئابووریەوە؟ بەڵێ من وەکو ئەرزم کردی لە دوای ساڵی 2000 کە تورکیا دۆخی دارایی و ئابووری زۆر بەرەو داڕمانە ڕۆشت یەکێک لەو شتانێک کە پلانی بۆ دانا و ئیشی لەسەر کرد فرۆشتنی مڵکەکانی بوو بەمە توانیوێتی دۆخی ئابووری خۆی تا ئێستادانی ئەجینا تورکیا وڵاتێکە تەنها ئاعتیمادی لەسەر گەشت و گوزار بۆ خۆتان ئەزانن ئەم وڵاتە هەستا بە فرۆشتنی یەکەکانی بۆ ئەو خەڵکانە کە بتوانن لەوێ بچن ئیسیسمار بکەن یان بچن لەوێ و بەرامبەر ئەوەش زۆربەی شوێنیەکان کە ئیفرۆشتنی هەتا دابەزێتە سەرەوەی ڕڵێ لە 115 پێشەکیەکەی کە و باقیاتی بۆ کەمە قستی 4 ساڵ و 5 ساڵ و 6 ساڵە کەمە وا دەکات هەر کەسێک پارێکی زیادەی هەبێت لە جاتی ئەوەی کە لە ماڵەوە دانێت و کە ناوێت بیباتە بانک ئەیباتە لێوێ شوێنێکی پێکردوڵێ ئەوێ مەزمونترێکە و شوێنێکم هەیە لێ و ئەتوانم ئەگەر خۆشم تیادانەنیشم ساڵانە جارێ دوو جار بچمە ئەوێ ئەتوانم سەفەر و سیاحەکەی خۆم کەم و یان بۆ ئەو بازرگانانی کە زیاتر هاچووی تووشیاکە ئەتوانن بەکاربێن یان خەڵکی هەیە لێ ئەتوانێت بۆی بکرێ بەمە سوودی هەیە هەم بۆ کابرا کە ئەیکرێت و سوودێکی زۆری شەیە بەڵام ئەمە زەرێکی زۆر ئەکاتە سەر کەرتی ئابووری خۆمان چکە ئەم پارە بۆ ماڵی دەچێتە دەرەوەی وڵات بە هیچ شێوەیە ناگڕێتەوە ئێمە چکەمە دەبرێتە ئەوێ شتێکی پێدەکرێت کە لە وڵاتەیە سابتە ناتەوە بێرە وەکو کابرای بازرگانیە یان کابرای پۆشاکی هێنەر نییە کاچی پۆشاگانێ دەوێت بەرامبەری ئەوە شتێکگەیان کەرەستەیەگەێنێ پارەکە جم و جۆڵەکە و لە ڕۆشن و هاتنایە بەڵام کە تۆ مڵچێک دەکری پارەکە کەواتە بەپێی قسەکانی بەڕێزت بێ چوونە دەرەوەی ئەم پارانەی کە دەچێتە دەرەوە بۆ کڕینی مڵک ئەمە خۆی لە خۆیدا زیانەکە
دەکا بەر عێراق و بەر هەرێمیش ئەکەوێت. بەڵێ لە سەدا سەچکەوت تۆ پارەیەکە کە ئەڕوان ناگەڕێتەوە. ئێمە خواخوامان لە ڕێی گەشتیارێکە کە دێتە کوردستان ئەملەی ساڵە بێنیت ئەم گەشتیارە لە ئەوروپا دێت لە ئەمریکا و دێیان لە هەر وڵاتێکەوە بێت ئێمە پارەی هێنینی ئێرە و تێل و بازار و ئەمانەی استفادە لەکەن کابرای بازرگانیت بە ماڵی ئەیباتە دەرەوە و ئەیباتە وڵاتی تورکیا مڵکێکی پێکرد دائرێت ئەم مڵکە هیچ ئیسفادەیەکی نییە تەنها بۆ شخصێکە بیان بۆ دوو شخصە بێ و ئەو وڵاتی کە شتەکەی پێفرێت. کاگە تا باز لەوە ئەکرێکە ئەو یەکەی نیشتە جێبوانی کە دروست ئەکرێت تەنها بۆ کاری بازرگانی دروست ئەکرێ. ئەگەر بینە سەر کوالەتی ئەو یەکەی نیشتە جێبوانە کوالەتیکی ئەو تویان نییە کە پەرفێکت بێت و بە تەواوەتی وا دیارەکە جۆرێک لە فێڵکردنی تێدا بێت. بەڵێ وەکو خۆتان نەزان هەموو مەشروعێک لە هەموو دنیاگە بێ تاقمی هەندەسی خۆی بەسەر بێ ئەو وڵاتانە کە ڕێکلامی بۆکەن بە تایبەتی لە سوشیال میدیاکان ئەڵێن ئەچین ئەوانتان بەم شێوەیە ئەتانێنێت لەوە چێ زۆر کەس چۆتە ئەوێ ئەوەی نەدیوە. بەڵام لە هەموو حاڵەتێکە من تەنها خەڵگە ناسم کە چۆتە ئەوێ بە تەنانەت دوو دەفتەر توانیوەتی شوقەیە بکڕێت ئایا تۆ بە دوو دەفتەر شوقەیە بکڕیت ئەبێ چۆن بێت و کوالیتی چەند بێت ئیترەوە بەجێڵین بۆ خۆیان ئایا خۆیان ڕازیە بن بۆ ئەوەیان بینیوە کە ئەچنێ بینین ئایا کە تەواو دەکرێت ئەوەیە تر ئەوە ئەکەوێتەوە سەر کڕیارەکە. کاکە تا بینە سەر دابەزینی بەهای لیرە. دابەزینی بەهای لیرە تا چۆن کاریگەری هەبووە لەسەر هەرزانبوونی شوقە و نیشتە جێبووەکان و هەروەها لە کاتێکدا شوقە و یەکەی نیشتە جێبوون لە عێراق و هەرێمی کوردستاندا نرخەکەی بەرزترە وەک لە تورکیا. دابەزینی بەهای لیرەی تورکی بۆ وڵاتی تورکیا خۆیەتی چکە تۆ ئەو شوقانەکە ئەفرۆشێت بە یەکێکی بیانیان بە هەیەکێکی هەرێم کە ئەچێت هەر بە دۆلار ئەفرۆشێتەوە. یعنی ئەو بەرامبەر ئەوە لە دوو سەر ئیسپادە بیەکە هەم ئابوووریەکەی خۆی هەم شوێنەکەشی ئەفرۆشێ و دۆلاریش دەتۆ وەرگێت و ئەیباتە وڵاتەکەی خۆی کە ئەو بەهاکەی زۆر لای ئەو لیرەکەی پێدابەزی ینی بۆەوە ئەجزێکی خۆی پێپڕکاتەوە چکە تۆ دۆلاری بۆ دەبێت لیرەی بۆ نابی ئەوە تەسیرێکی وای نییە چکە تۆ هەر پارەکە نووسرا بۆنت $1000 بۆ 10,000 بە 100,000 تۆر بە دۆلار معاملەکە لەگەڵاکە. کاگە تا هەتا چۆند ئەم مامەڵە بازرگانی و ئابوووریە چۆن ئەڵێ ئەبێتە هۆی پێشخستنی پەیوەندی و هەروەها پێشخستنی بەرژەوەندیەکانی هەردوو وڵات. بەڵێ پێشخستنی بەرژەوەندیان پێشخستنی کللتوری هەر کەسێکیان هەردوو وڵاتەکە وا دەکات بەڵێ بەڵام من پارە برم و ئەویش نێت لە وڵاتەکە منە ئیسیسماری بکە یعنی هیچ نابێت تەنها ئیسفادەکەی بۆ یەک لایەنە ئەوژەوەی کۆکردنەوەی پارەیە تورکیا زۆر زیرەکانە ئەم کارێ کردووە ینی هەر لەسەر کوردستان و عێراق نییە بەڵکو ئیسابرۆ هاوڵاتیانی سعودی کوێتی ئەم هاوڵاتیانی ئەو وڵاتانە هەمیان لێ خەریکی کڕینی مڵکن و ئەمانن توانیوەتی کە هاتووە بەمە ئابووری خۆی چاک پێ بەخۆت کات تەنها بۆ خۆی تێکنا وەکو وڵاتی خۆی قەت تۆنەوە بینە لێرە بێ شتێ بکە بەڵێ یەت لێرە ئیشێ بۆ ئەکا بەڵام قەت پارەی خۆی سەرمای خۆی نانێ بێ لێرە دایمەزرێنێ. دەسەکانە خۆش بە کاگە تا سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ بەڕێز.